بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. إما لخزمت كتاب النيابي أذكار إمام النووي عن رضا رحمة خويلي به قيشتوين انت بابي كاتي هستان لخو چه ذكرك سنة إنسان بيخغن دیارە ئیمامی نەووی لێەوە دەستی پێکرد چونکە ئەفەرمێ سەرەتای ڕۆژی ئینسانی مسلمان لەوە دەست پێەکا کە هەڵسێتەوە لە خەوەکەی بۆیە بزانین کاتێک کە ئینسان هەڵسایەوە لە خەو ئەرکی چییە؟ پێغەمبەریان صلی الله علیه و آله وسلم چی کردووە؟ ئەبێ ئەمەش ئەوە جێبەجێ بکەین. فەرمایە شتێکە لە بوخاری و موسلیمە هاتووە، ئەبوو هوڕەیرە بۆمان ئەگێڕێتەوە پێغەمبەریان صلی الله علیه و آله وسلم ئەفەرمێ شەیطان سێ گرێ ئەدا لەسەر سەری هەر کەسێکتان کاتێک کە خەوتووە. ئەفەرمێ لە کاتی هەر یەکێک لەو گریانە کە ئەیدا ئەڵێ بڕۆ شەوێکی درێژ بۆ خۆت بخەو هەڵنەسی. ئەفەرمێ کاتێک کە کەسێک خەبەری بۆوە ذیکری خوای کرد وتی الحمد لله الذي أحيانا بعدما أماتنا وإليه النشور. یا هەر ذیکرێک لە ذیکرەکان وتی أستغفر الله وتی الحمد لله وتی لا حول ولا قوة إلا بالله، هەر ذیکرێ لە ذیکرە مطلقەکانی کرد ئەفەرمێ انحلت عقدة، یەکێک لە گرێکان ئەکرێتەوە. ئەگەر دەستنوێژی کرد گرەی دووهەم ئەکرێتەوە، ئەگەر هاتوو نوێژی کرد گرەی سێهەمیش ئەکرێتەوە. ئەو کاتە فأصبح نشيطا طيب النفس وإلا أصبح خبيث النفس كسلان. ئەفەرمێ ئەگەر هاتوو ئەبەم شێوازەی کرد هەڵسایەوە بە نەشاڵێکی زۆر گەورەوە هەڵئەسێتەوە، تند و تۆڵ، لاشەیەکی گورج و گۆڵ، دوور لە نەخۆشی و دوور لە تەمەڵی. ئەگەر هاتوو ئەم سێ شتەی نەکرد ئەفەرمێ بەو شێوازە نەکات بە بێزاری بە بێتاقەتی خەبیثە نەفس، طەبیعەت تێکچوو، کەسلان، تەمەڵ ئاوە هەڵەسێتەوە. هەموو ئینسانە بڕێ تەمەڵی هەیە و بڕێ ئازایەتی هەیە. هەموو ئینسانەکان بێنە لە هەندێک صفاتە ئازان لە هەندێک صفاتە تەمەڵن، بەڵام وشەی کەسلان بۆ کەسێ بەکارێکە لە هەموو شتەکانە تەمەڵ بێ. ئەگەرنا هەموو ئینسانە بگرێ کەسی وا هەیە سەیرەکەی ئەو کێویشنەوەی پێ بگۆزەرە بەلای ئەتیادی بڵێ دوو کەلیمە ساعی کە دنیای لێتەیە، کەسی وایە 100 کتێبە خوێنێتەوە بەردێکی پێ لە ناچی. ئەمە تەوزیعاتە لە مەسەلەی کەسەل و لە مەسەلەی نەشاطە. بەڵام ئەم کەسەی ئەفەرمێ کە سبحان الله ئەفەرمێ کە لە خەو هەڵسا ئەو ڕۆژەی هەتا ئێوارەی بە کەسلانیەوە بەڕێوە، ئەگەر ذیکری خوا نەکە دەستنوێژ نەگرێ نوێژەکانی نەکە. بۆیە ئێمە بەتاوەتی لە دەوائیرە لە کاروباری ڕۆژانەی خۆمانە زۆر پێویستمان بەوەیە کرێکارێکی وەستایەکی مۆزەفی و کارمەندێکی لە کوێ تۆ کارەکەی ئاگات لێبێ ذیکری خوا دەستنوێژ دوورکات نوێژ. ئەمە گرەکانی شێتان لە کۆڵە ئەکاتەوە، تۆ بەهێزەکە، تۆ ئەکاتەوە، تۆ ئەتوانی کارکەی. فەرمایە شتێکی تر پێغەمبەریان صلی الله علیه و آله وسلم ئەفەرمێ کاتێکەوە ئەچۆ سەر جێگاکەی بێ بخەوێ ئەوت بسمک اللهم ئەموت و ئەحیا، خوایە بە ناوی تۆ ئەخەوم، بە ناوی تۆ ئەمرم، بە ناوی تۆ زیندوو ئەبمەوە. سبحان الله. لەو کاتە ئەمری زیندوو ئەبوویتەوە. بەڵێ ئەڵێن ناڕەحەتترین سەفەر کە ئینسان ئەیکا سەفەری خەوە، چونکە ڕۆحەکەی ئەڕوا زۆر ئەگەری هەیە نەگەڕێتەوە. یەکێک هەرچی سەفەرەکە تۆ ئەیکەی خۆتە بێچیتەوە بڕە کەلوپەل لەگەڵ خۆتە ئەبەی، سەفەری خەوت حج لەگەڵ خۆتە نابێ، خۆت ئەکەیتەوە کاتێک ئەزانی ڕۆژت لەوە ئەچە نەگەڕێتەوە. بۆیە بڵێ بسمک اللهم ئەموت و ئەحیا، خوایان بە ناوی تۆوە ئەمرم، بە ناوی تۆوە زیندوو ئەبمەوە، لەعەلە زیندوو بیتەوە جایتر بیتەوە سەر زەوی. ئەفەرمێ کاتێکیش کە هەڵسابا بڵێ الحمد لله الذي رد علي روحي، سوپاس بۆ ئەو خوای کە ڕۆحەکەی بۆ گێڕامەوە، واتە ڕۆحەکەم ڕۆشت ئەوە گەڕایەوە. وعافاني في جسدي، ولا شەشم بە ئاسایی بە ڕێکوپێکی هاتوەتەوە ماوەتەوە. وأذن لي بذكره، وڕێگەی دام کە ذکر و سوپاس و ستایشی بکەم. سبحان الله. وعافاني في جسدي زۆر گەورێ. وەڵا جاری وای ئینسان ئەخەوێت بەخۆی نازانێت کۆمەڵێ بەڵاو مەسائب ڕوویتێک لە لاشەیە ئەنواع نەخۆشی تووشەوێت. عافانی في جسدي، معافاتی خوا زۆر گەورێ. دۆستێکم مناڵێکی هەردوو قاچی لەجێ چوو لە خەوە، زۆر سیر بوو، ئەنماس ئاوە لە خەوە خەوتووە هەردوو قاچی لەجێ چوو. دۆستێکی ترم هەردوو قۆڵی شکا بوو، گەورەش بوو، هەردوو قۆڵی شکا بوو. لەبەرەوە ئینسان نازانێت. بۆیە ئەم دوعایە زۆر گەورەی بڵێ وعافانی في جەسەدی، خۆی سوپاس دەکەم کە ڕۆحەکەت دامەوە
لاشەشە بە ساغی هێشتا هێشتومەتەوە. ئەزان ئەگەر ئینسان ئەمرێت بایی ئەوەی کە خەوتووە بۆگەنەک 8 سەعات مردوویەک دانێ کاتێک ئەزانیتەوە وردە تێکچوونی دەستی پێکرد بۆگەنی دەست پێ ئەکایتر تۆ جاری وایە 8 سەعاتە خەوی سبحان الله ئەم لاشەیە وعافانی في جەسەدی وەکو خۆی ئەمەیەتەوە وئەدینە لی بذیکریه. ئەگەر خوا جەل جەلالهو مۆڵەتمان نەدا ئێمە توانای ئەومان نییە کە ذیکری بکەین، خوا خۆی ئیذنی داین و هاوکاری کردن کە ذیکرەکانی بکەین. فەرمایشتێکی تر ئەفەرمێ هەر ئینسانێک کە خەبەری بۆ بڵێ لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير إلا خوا جل جلاله لە هەموو گوناهەکانی ئەبورێ ئەگەر گوناهەکانی بەخۆدەت کەفی سەر دەریابن هۆ تاوانبار کاتێک کە خەبەرت بوویەوە هاوار کە لا إله إلا الله وحده لا شريك له خوا جل جلاله لە گوناهەکانت ئەبورێ لە تاوانەکانت ئەبورێ. ئەفەرمێ هیچ عەبدێک لە عەبدەکانی ئەگەر شەو ڕاستڵەکی لە خەوەکەی بڵێ الحمد لله الذي خلق النوم واليقظة الحمد لله الذي بعثني سالما سويا أشهد أن الله يحيي الموتى وهو على كل شيء قدير إلا خوا جل جلاله أفرمي أم عبد ميشك لعبد الرازق كان صدق عبدي راسك. الرواية كتير أفرمي كاتب في غمريان صلى الله عليه وآله وسلم كاتب شو أيوز بخوة أفرمي كاتك خبري أبو هب من الليل رأس لك أفرمي كبر 10 دجار أيوة الله أكبر وحمد 10 دجار الحمد لله أكد إنجا سبحان الله وبحمده دجار سبحان الملك القدوس دجار أستغفر الله دجار لا إله إلا الله دجار أكد إنجا اللهم إني أعوذ بك من ضيق الدنيا وضيق يوم القيامة دجار أيو خواء بنا أقرم بتو لتنقلاني دنيا وتنقلاني آخرة دجار أم دعائي دوباره أكردوا إنجا دعائي بيغمريان صلى الله عليه وآله وسلم هل أصاو خوي أمد أكربون نرجكي. أفرمي لفرمايشتي ترى هر كسيك لخو هالصاوتي لا إله إلا أنت سبحانك اللهم أستغفرك لذنبي وأسألك رحمتك اللهم زدني علما ولا تزغ قلبي بعد إذ هديتني وهب لي من لدنك رحمة إنك أنت الوهاب. أفرمك هندجار عائشة بمن أجرته في غمريان صلى الله عليه وآله وسلم كلخو هالأسا أم دعائي أخوان واتبي غمريان صلى الله عليه وآله وسلم تنوعي أكل عبدايتي وذكر كان يلكاتي هالصانا إنسان ولو جاري يجبه أذكار لبناي سريع دانك خبري بو ذكر كان شي لبرنبه سيركا بيغمبريان صلى الله عليه وآله وسلم دجار أم ذكر الدعاء يخوان دوا أوش سيركا ودجار بيخوانه جاري كتر سيركا أم ذكر يخوان دوا بيخوانه أقر بشتواني لبري بكا باشتر خواهی گەورە لە گوناهی منیشی ئەوەش ببورێ داوامە لە ذاتی پاکی پەروەردگار بە نووری ئەم کتێبە دڵمان منەوەرکە خواهی داوا لێ ئەکەین ماڵەکانمان وڵاتمان نیشتیمانمان شارمان هەمومان لە نووری ئەم کتێبە بەژمەکە بە نووری ئەم کتێبە منەوەرمان کە ئامین ئامین والحەمدولله رب العالمین.